سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان، چۆنن؟ باشین. هەمووتان باشن؟ باشە. ئەی یاخوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزانن بۆچی؟ بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ کانی مەنم. سەر بە ناحیەی کوێیە؟ بەکرەجۆ. ئەی باشە ناحیەی بەکرەجۆ. سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. ئەی ئافەرین، یەکچە بڵێ قایم بۆ خۆتان. مناڵەکان پێتان خۆش هاتوومەتە گوندەکەیەوە؟ زۆر باشە. کەواتە ئەمڕۆ هەنێ گفتوگۆکەین بۆ ئەوەی هەنێ شارەزاییم هەبێت دەربارەی گوندەکەی ئێوە. باشە؟ ئێستا بێمە لاتان؟ باش. ئیلیاسیان بەڵێ. چۆنی؟ باش. دەنگ و باسە چۆنە؟ باش. ئەی یاخوار باش بی. ئیلیاس بەڵێ. تۆ لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ دوو. دەرچووی بۆ دوو؟ بەڵێ. زۆر باشە. کەواتە پار لە پۆلی یەک بووی؟ بەڵێ. ئافەرین. ئیلیاس بەڵێ. ئێستا پشووی هاوینە وایە؟ وایە. بۆ خۆتان لە ماڵەوەن؟ وایە. ئافەرین. باشە ئیلیاس تۆ لە پشووی هاوینە زیاتر کاتەکانی خۆ بە چیەوە سەرقاڵەکەی؟ با کتێب خوێندنەوە. کتێب بخوێنیتەوە؟ بەڵێ. ئافەرین. ئادی کتێب خوێندنەوە حەزت لە چ کتێبێکە زۆر؟ حەزم لە کوردی. لە چی؟ کوردی. کوردی. ئەی باشە حەزت لە کتێبی چیرۆک و ئەو شتانەیە؟ بەڵێ. زۆر باشە. من ئەمڕۆ گۆڤارێکم بۆ هێناون بە دیاری. ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە چاپی یەگەیەنەیە. ئەویش ناردوێتی بۆ ئێوە. منیش ئەمڕۆ دابەشێکەم بەسەریەوەیە. ئەو گۆڤارە زۆر خۆشە. زانیاری گشتی تایە، چیرۆکی تایە، وێنە ڕەنگکردنی تایە، هەموو شتێکی تایە. ئەتوانن بیخوێنەوە سوودی لێ ببینن. باشە ئیلیاسیان؟ باشە. یەکچە بڵێ قایم بۆ خۆتان و بۆ ئیلیاسی. سروش بەڵێ. چۆنی؟ باش. دەنگ و باسە چۆنە؟ باش. ئەی یاخوار باش بی. سروشیان بەڵێ. تۆ لە پۆلی چەنی؟ شەش. لە پۆلی شەش؟ بەڵێ. ئەی ئافەرین. واتە دەرچوو بۆ پۆلی شەشیان ئێستا لە پۆلی شەشی دەرچم بۆ پۆلی شەش. ئافەرین. هەر بشی. سروش بەڵێ. باشە لە گوندەکەی و قوتابخانەی تایە؟ بەس بیناکەیمانێ بۆنەی ڕێژەی کەمی مناڵانەوە داخراوە لە شارەکانە خوێنین. واتە ئێوە تا قوتابخانەتان هەیە، مەکتەبەکەتان هەیە بیناکەی؟ بەڵام لەبەرەوەی کەمن کە مناڵەکانتانە چن لە شوێنی ترە خوێنن؟ بەڵێ. دەی بۆ هیوایم کە ڕێژەی مناڵەکانتان زۆر بێ و ئیتر قوتابخانەکەتان بکرێتەوە و ئێوەش لێرە بخوێنن. باشە؟ باش. یەکچە بڵێ قایم بۆ سروشیان. گۆڤان چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ وا باشم. هەر بشی گۆڤان گیان. گۆڤان بەڵێ. تۆ
لە پۆلی چەندی دەرەچم بۆ 5 دەرەچی بۆ 5 بەڵێ ئافرین هەر بژی گۆفان بەڵێ باشە گوندەکەی ئێوە کشتتوکاڵەکە بەڵێ ئادی کشتتوکاڵ زیاتر چیەکەن ئیگەنم جۆ ئێ گەنم و کە. چۆ چی کە کە ها ئێ کاڵێکی شەکەن بەڵێ ئەی شووتی ئەی شایەن شووتی شەکەن بەڵێ باشە ئەو بەرهەمانە چی لێکەن گەنم و شتەکانە مووی خۆتانەی خۆن ناخێت ئەی چی لێکەن ئەیەن بە پەلەوەرەکانیش ئەم بە پەلەوەرەکانیش بەڵێ واتە لێشی ئەفرۆشنەوە ئێم بە پەلەوەرەکانیشتان وایە وا زۆر زۆر باشە یەک چەبرەقای بۆ گۆڤانگیان ئافرین ئاریا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە زۆر باشم هەر بشی ئاریاگیان ئەریا بەڵێ تۆ لە پۆلی چەندی دەرەچم بۆ 8 دەرەچی بۆ هەشت ئەی تۆ لەکوێ خوێنی مە لە ڕاپەڕی نەخوێن لە ڕاپەڕین بەڵێ لێرەوەچی بۆ ڕاپەڕین بەڵێ زۆر زۆر باشە ئافرین باشە بۆچی حەزی لە خوێندنە لەبەرەوەی زانیاری بە سوتمان پێگەینە ئافرین کەواتە تۆ ئەتەوێت داهاتوویکی باشە هەبێ بۆ وڵاتەکە و بەڵێ هەر بشی ئاریاگیان ئاریا بەڵێ باشە گوندەکەی ئێوە پشتمانەوە شاخە وایە بەڵێ ئاواشەوە هەمووی دەشتایە وایە بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی ڕووتیەکە بەڵێ وەکو چی وەکو کەرێشکی کێوی سێسکە ڕێوی ئێ ئیتر هەراو نەزیاز ئەی سوێسکە و کە و ئەو شتانەتان نییە کەوشمان هەیە ئەوانەشتانەیە بەڵێ باشە تۆ خو کەروێشی کێوی بینیوە بەڵێ گەورەیە یان بچووکە 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 بەڵێ ئەی باشە ئێمە ئەبێ ئەو ئاژەڵە کێویانە ڕاوکەی نەخێر بۆچی لەبەرەی زیان بە ژینکەکەمانەگەێنێ ئافرین زیان بە ژینگەکەمانەگەێنێ جوانێکی لە دەسەیە هاوسەنگی لە دەسەیە زەویەکەمانەگەرە واژەڵانە لە ناوبەرین وایە بەڵێ باشە ئەی تۆ ئەگەر ئاژەڵێکە بینی توینوو بوو چی لەکەی ئای پێ ئاوی پێی بەڵێ کەواتە لە وەرزی هاوینە ئاو کەمە بێتەوە وایە بەڵێ تۆ ئاوکاری ئاژەڵەکانەکەی بە دابینکردنی ئاو بۆیان بەڵێ هەر بشی یەک چەبڕێک قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافری یارە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە منیش باس ئەیە خوار باشی چەند جوان خۆی گۆڕیوە یارە بەڵێ تۆ لە پۆلی چەندی دەرچم بۆ 2 ئەی ئافرین پار لە پۆلی یەک بووی بەڵێ یارە پێم بڵێ تۆ لەکوێ خوێنی داهین کەنەکەوە کەنەکەوە بە سیارات و چۆکەی بەڵێ ئافری یارە لەوێ هاوڕێوەیە بەڵێ ئەی باشە شەڕیان لەگەڵاکەی نە ئەی باشە مناڵە بێ شەڕ لەگەڵ هاوڕێکەیەکە نەوەڵە کەواتە شەڕکردن پیشەی مناڵی چییە؟ هارە وایە؟ بەڵێ ئەی ئافرین یاراجان یارە بەڵێ تۆ سەری بەرنامەکانی ئەماکەی بەڵێ حەزی لە ماوەی مناڵانی کورساتە؟ بەڵێ ئافرین کەواتە ئیتر بیرە نەچێ ڕۆژانە سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکە نابێ هیچ کامێکتان یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکەن ئەزانن بۆ؟ بۆ دوایی چاوتان بچوو بچووکە بێتەوە واتان لێ من نابینن باشە؟ باش ئافرین یارە بەڵێ ئەدی گۆرانیمان بۆڵی 1 و 2 ڕاباز و 3 و 4 گاغا 5 و 6 گوڵاگەش 7 و 8 چووماگەش 9 و 10 خوێندنگە ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بشی ڕامان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆن وەڵا باشم زۆر زۆر باشیان کەم باش وەڵا عیبم نییە باش ئەی یاخوا یاخوا هەر باش بیت ڕامان گیان بەڵێ تۆ لە پۆلی چەندی من دەچوم بۆنەوە بۆ نۆ بەڵێ ئافرین ئیتر چەند ساڵێکی تر تۆ خوێندن تەواوەکەی تو ئەچیتە زانکۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی ئەڵامێ بم بە ئەندازیار باندازیار بەڵێ ئەی ئافرین کەواتە حەزەکەی ببی باندازیار بۆ خزمەتی کوێ بۆ خزمەتی بۆ خزمەتی شارەکەم نیشتیمانەکە وایە وایە شارەکەم ئای ئافرین ڕامانجان بەڵێ پرسیارێکی لێ بکەم بەڵێ گوندی کانیمەنم بەڵێ ناوەکەی لە چیەوە هاتووە؟ گوندی کانیمەنم ناوەکەی لەوە هاتووە کە لێرەیە کانیەک منم ئەبێ یعنی منەبێ باشە کانیەکەم منەبێ لەوە هاتووە بەڵێ ئافرین باشە تۆ ئەم شتە لەکوێوە زانی؟
وڵی گوێم لێ بۆ یعنی دیقەتی شمیاوە یعنی باسم کردو لێم کۆڵیەتەوە ترزانیم ئەی ئافرین زۆر گرنگە مناڵان ناوی گوندەکەیان بزانن واتای ناوی گوندەکەیان بزانن بۆی ئەگەر میوانێکیان ناو یان گەشتیارێک هاو بۆ گوندەکەتان وتی ناوی گوندەکەتان واتاکەی چییە نەڵێن نایزانم چونکە ئەو کاتە عیبەیە وایە بۆیە پێویستە هەر تا کەسمان واتای ناوی گوندەکەمان بزانین مناڵەکان ئێستا ئێوە زانیتان واتای ناوی گوندەکەتان لە چێ واتووە زۆر باشە یەک چەبڕێکای بۆ ڕامانگیان پەریا چۆنی باشم باشی ئەیە خوار باشی پەریا تۆ لە پۆلی چەنی دەچم بۆ سێ دەچوو بۆ پۆلی سێ ئافرین پەریا ئێوە وەکو کچەکان لە کاتی پشووی هاوینا زیاتر خۆتان بە چیەوە مەشغوڵەکەن تێبخێنەوە خوێندنەوە ئەی باشە یاری ناکەن بەیەکەوە با چی یاریەکەکەن چاوشارکیەکەن چاوشارکیەکەن ئەی پەتپەتێن باڵ ئەی فیکڵاکۆ باڵ ئەزانی فیکڵانکۆ شالا مالا ئاوی دۆ لە پاکی کالا فیسیکە فیکڵانکۆ ئەی هی نەزانی ئەم یاریە چی پێڵێن ئەوەی کە کوڕەکانەیکەن کڵاو کڵاوێن کڵاو کڵاوێن نازانی یاریەکی کوردەواری زۆر خۆشە ئێوە لە جاتی ئەوەی کە یاری بە مۆبایل و ئەو شتانەکەن هەوڵبەر فێری یاریە کوردەواریەکان بن باشە ئافرین پەریاجان پەریا ئەیەزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ ئادەی بەرخاکەم ئەی بەرخۆوەلەکەم نەبنەوەڵەکەم سپی خێپنیوە کلویلەکە ئێستەمەوە چەشی فێر باوشی جەنگ بارە خۆشجانم چاڕەشی باوەکێ کچون تۆ زۆر لە دوم دەست لە ڕێنە مەرۆکی بێچوو وەرە خلاخیلوە بچۆن مشل بارەنە با بەرخی چاو بکەی ئەی ئافرین یەک چەبڕێکانی بۆ لێبان دەست خۆش هەر بشی یارمان هەستە یارمان چۆنی باشی ئافرین یارمان منە خۆشەوێ ئافرین ئەی حەزەکەی زوو بچیتە قوتابخانە زۆر باشە کەواتە ئەزانیە بێ چی بکەی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیانیش زووەسی لە خەو ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوە بخۆی بۆ ئەوەی تۆش وەکو هاوڕێکانی ترێ زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە ئافرین یە سەبڕێکای بۆ یارمان تۆنیا چۆنی ئەحواڵە چۆنە تۆنیا تۆش نەچووتێتە قوتابخانە ئەی باشە حەزەکەی وەکو هاوڕێکانی زوو بچیتە قوتابخانە باشە کە چوویتە قوتابخانە حەزەکەی زیرەک بیت و هەموو ساڵێ بە یەکەم دەرچی باشە مناڵ ئەبێ سەعی بکە کە چووە مەکتەبیان ئەبێ سەعی نەکە ئەبێ سەعی بکە وایە باشە ئەی تۆ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی بە دکتۆر ئەی ئافرین هەر بشی یەک چڕێکای بۆنیاکە دیمە چۆنی ئەحواڵە چۆنە ئەی خوار باش بی دیمە ئەی تۆ چوویتەتە قوتابخانە نەچووی باشە دیمە گۆرانی ئەزانی بۆمان بڵێ گۆرانی و لەبەرە من گۆرانیەکە بۆ بڵێم باش ئەی چۆلەکەی پاساری چەند تەیرێکی نازداری وەڵی بیرم چۆ ئەخەی نەگۆرانیەکی ترە بۆڵێ باشە با لە خەواتە مەڵە شیلەی سەرمانجەڵە دوێنێ با لە نەوەستا چێشتەکەمان پێ بگە دەستی چەپەڵی تێنە پلاگۆشتی دەرهێنا پلاگۆش کەوتە خوارێ دەستی سوتا بەجارێ باشە تۆ ئەگەر خواردن لەسەر ئاگرەکە بێ ئەچی دەستکاری مەنجەڵەکە بکەی بۆچی لەبەرەوەی دەستمانە سووتێ وایە ئافرین یەک چەبڕێکای بۆ دیمانکیە پەری چۆنی کە جوانەڵێ پەری چۆنی پەری نەچووتە قوتابخانە تۆ ئافرین کەواتە پەریش حەزەکە وەکو هاوڕێکانی زوو بچێتە قوتابخانە کەواتە ئەویش ئەبێ شەوان زوو بخەوێ بەیانیا زووەسێ لە خەو ئەبێ میوە بخوا خواردن بخوا باشە یەک چەبڕێکای بۆ پەری لانۆ چۆنی لانۆ منە خۆشەوێ
منیش تۆم زۆر زۆر خۆشەوێ ئەدی چەپڵێکی قایم بۆلانۆ هەر بشی محەممەد بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم یاخوار باش بی کاکە محەممەد بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی سوار لە پۆلی چوار دەرسم بۆ سوار دەرچووی بۆ پێنج نانە دەرسم بۆ سوار دەرچووی بۆ چوار بەڵێ ئافرین هەر بشی کاکە محەممەد بەڵێ باشە پێم بڵێ لە وەرزی زستانە ئێرە گەرمە یا ساردا سارد ساردا باشە ئەبێ ئێمە لە وەرزی سەرما و بە ساڵەکە دارەکان لە بنا ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نا بۆ لەبەرەوەی ژینگەکەمان تێکەچ ئافرین ژینگەکەمان تێگەچێ ئاو هەوا ناخۆشە بێ ئۆکسجین نامێنێ نەخۆشی زۆرە بێ تەپ و تۆز و خۆڵباری زۆرە بێ وایە باشە تۆ ئەگەر یەکێکە بینی دارە بڕێتەوە چی پێ ئەڵێ ئەڵێ ناوێت دارەکان ببڕیتەوە ئافرین کەواتە بێ ڕێگری لێ بکەین و نێڵین دارەکان ببرێتەوە وایە بەڵێ یەک سەبرێ قایم بۆ کاکە محەممەد مەبەست بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشی ئەی یاخوار باشی مەبەستیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی نەچم بۆشت هەشت بەڵێ ئەی ئافرین هەر بشی بەو هیوایت کە بەردەوام بی لە خوێندن بەسەرکەوتوی ببریت و بی بە کەسێکی زۆر باش بۆ داهاتووی وڵاتەکە و باشە باشە مەبەست بەڵێ لە گوندەکەی ئێوەیە بەڵێ ئاشەڵداریەکەن بەڵێ باش چه ئاشەڵێک زۆر بەخێوەکەن مانگە و مار مەڕوومانگا بەڵێ باشە ئەی سوودی مەڕوومانگا چییە؟ شیرەکەیان و مەڕ خوریەکەی گۆشتەکەشیان کەواتە بۆ شیرەکەی بۆ خوریەکەی بۆ چیەکەشی گۆشتەکەشی باشە ئێوە ئەو بەرهەمی شیر وشتە هەمووی بۆ خۆتان بەکارێن نوێی خۆنیان ئەشی فرۆشتنەوە ئەشی فرۆشی کەواتە ئەتوانن لە ڕێگەی ئاژەڵداریەوە داهاتێکیشتان دەست بکەوێ وایە؟ وایە ئافرین یەک سەبڵی قای بۆ مەبەستیان مسلیم بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم یاخوا هەر باشبی مسلیم بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار بەڵێ ئافرین مسلیم بەڵێ حەزن لە پاک و خاوێن نییە بەڵێ باشە ئەگەر لە پۆلەکەتانە کاغەزێ لە سەرزەویەکە کەوتە بوو هی تۆ نەبوو هی مناڵێکی تر بوو چیەکەی ئەیکەمە ناتەنگە خۆڵەکەەوە ئافرین باشە ئەی ئەگەر خەڵکە بینی گەشتیار هاتن بۆ گوندەکەی ئێوە یان لە شوێنێکی تر ناوچەیەکی گەشتیاری بوو پاشماوە خۆڵەکەیان لەسەر زەویەکە پڕەیە تۆ چیان پێڵێ ئەڵێم ماخەنە سەر زەویەکە لە بەری زەویەکەمان پیسە بێ ئەی ئافرین کەواتە ئێمە ئەبێ ژینگەکەی خۆمان پاک و خاوێن ڕاگرین ئەگەر کەسێکیشمان بینی هەڵەی کرد و زەویەکەی پیس کرد ئەبێ ڕێگری لێ بکەین وایە؟ بەڵێ ئافرین یەک سەبڵێ قایم بۆ مسلیم گیان پێنوار بەڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە ها باشم ئەی یاخوار باش بی پێنوارگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی دەرچم بۆ سێ دەرچوو بۆ سێ بەڵێ ئافرین هەر بشی پێنوار بەڵێ باشە ئێستا وەرزی هاوینە وایە بەڵێ پوش و پەڵاش و ئەوانە زەرد بووە گەنم زەرد بووە بێ بیدورینەوە وایە وایە باشە ئێمە ئەبێ ئاگر بکەینەوە و بەجێ بێڵین نەخێر بۆ لەبەرەوەی ژینگەکەمان پیسە بێت ژینگەکەمان پیسە بێت و دەغڵودانە سووتێ ئاگرێکی گەورە کرێتەوە وایە وایە باشە ئەگەر بینی و مناڵان خەریکی ئاگرکردنەوە لە دەرەوە تۆ چیەکەی؟ ئامۆژگاریانەکەم ئامۆژگاریانەکەی ئادی چیان پێڵێ؟ ئەڵێم نابێ ئاگرکردنەوە چونکە ژینگەکەمان پیسە بێت ژینگەکەمان تێگەچێ وایە؟ وایە ئافەری پێنوارکان بێنوار بەڵێ ئادی تۆ چیوا پێشکەشەکەی؟ بۆ باوکم خۆشەویستەکەی ژینم باخەوان و پەرژینم سڵاوی زۆربەتینم بۆ تۆ باوکی شیرینم مایشە نازی منی سۆز و ئاوازی منی بەهرەی بەختیاریمە ئەم نامەیە دیاریمە خۆشەویستەکەم بابا لە ئێمە دڵنیا بە تێدەکۆشین بێ و چەند بۆ سەربەستی نیشتمە هەر بژی ئەی ئافەرین یەک چەبڕێ قایمی بۆ لێبان دەست خۆش هەر بژی ژیناس بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ئافەری ژیناسیان ژیناس بەڵێ تۆ لە پۆلی چەندی؟ من دەرەچم بۆ پێنج دەرەچی بۆ پێنج؟ بەڵێ ئەی تۆ لە چ قوتابخانەیەکە خوێنی؟ لە قوتابخانەی ڕێنم ئەم هاوڕێیانەوە لەگەڵایە؟ بەڵێ کێو لەگەڵایە؟ وەڵا کەسیان لەگەڵانی کەسیانە لەگەڵانی ها؟ بەڵێ ئەی بەچێتی بۆ ئەو قوتابخانەیە؟ وەڵا بەسارە
بەسیارە بەڵێ باشە ئەبێ مناڵ کە تێچێ بۆ قوتابخانە خۆی لە جامی ئۆتۆمبیلەکەەوە دەرکا یان لە ناو ئۆتۆمبیلەکە دەنگە نا بۆ لەبەرەوەی ڕەنگە تووشی ڕووداویات و چۆبین وایە وایە باشە ئەی مناڵە بێت چۆن دانیشێ لە ناو ئۆتۆمبیلە ئەبێ عقلی دانیشە ئەبێ بە بێدەنگی و باقلی دانیشێ وایە وایە ئافری ژیناس بەڵێ باشە پێم بڵێ لە وەرزی هاوینە ئەو بەرەو کەمبوونەوەچێ وایە وایە ئێمە ئەبێ کاتێک کە دەم و چاومان شۆرت ئیتر یان کە دەستمان شۆرت ئیشمان بە ئاوەکە نەما هەر ئاوەکە بگرینەوە بەجێ بێڵین نەخێر بۆ لەبەری ئاوەکەمان ئەڕوازای ئەومانتیانە ئافرین لەبەر ئەوەی ئاوەکە ئەڕوا و ئاوەکە بەفی ڕۆچێ وایە وایە هەر بشی کەواتە ئێمە ئەبێ ئامۆژگاری مناڵەکانی شکێنەوەی کە لە خۆمان مناڵترن ئەبێ پیان بڵین ئاو بەفی ڕۆمەیە لەبەرەوەی ئاو سەرچاوی ژیانە وایە وایە ئافرین ئەی تۆ چیمان پێشکەشەکەی وەنای هیچ هیچ ئەیە توانی بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ گوندەکەمان زیتە لە بەخێر بێ بە گوندەکەم زۆر سپاس دەکەم یەک چۆبرێ قایمی بۆ لێبەر بەیڤی بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە خۆشبی ئەی یاخوار باشبی بەیڤی تۆ لە پۆلی چەنی دەرەچم بۆ سوار دەرەچی بۆ چوار بەڵێ ئافرین هەر بشی باشە پێم بڵێ مناڵ ئەگەر سەعینەکە ئەتوانێت قۆناخی خوێندن بەسەر کەوتوی ببرێ نەخێر ئەی ئەبێت لە پۆلا ئێمە چۆن دانیشی ئەبێ بە عقلی دانیشن ئەبێ بە عقلی دانیشین و جۆرایڵی کێبین مامۆستا مامۆستا ئافرین ئەی باشە پێونەوتم تۆ لە چه قوتابخانەیە خوێنی قوتابخانەی کەنەکەوە کەنەکەوە بەڵێ. چه هاوڕێیەکە لەگەڵای لێرە بێت و لە کەنەکەەوە بخوێنێ ئەو کچە یارە خۆشتەوێ بەڵێ ئەی شەڕەکەن بێکەوە نە ئافرین کەواتە ئەبێ ئێوە هاوکاری یەکتریکان ئەگەر ڕۆژە خوان نەخواستەیەکێکتان ناتەوە یان نەخۆش بوو ئەبێ هاوکاری یەکتریکان بڵێن ئێمە ئەوانەیەمان خوێن بۆ ئەوەی تۆش دوان نەکەوی ئەوانەیە بخوێنەرەوە باشە باش ئافرین ئەی بەیبی بەڵێ ئەزانی هیچمان پێشکەشکەی گۆرانیەکمان بۆڵێ بەخوا هیچم نەبێت هیچ لەبەر نییە بیرت چۆوە دەقەی ناکە یەک چەبڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی لیڤیا قسەکە لیڤیا چۆنی باش باشی بەیبی باش. خوشکی تۆیە بەڵێ ئافرین کەواتە ئەبێ کە چوون بۆ دوکانیان چوون بۆ شوێنان ئەبێ ئاگاتان لە یەکتری بێ و نابێت لە خوشکەکە و دوورکەویتەوە باشە باش هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ خۆتان نەڵازیزەکان بەرنامەکەتان بەلاوە خۆش بوو منیش زۆرم پێخۆش بوو زۆریش سوودم لێ بینین لەبەرەوەی زانیاری زۆر باشتان نامێت لەسەر گوندەکەتان زۆریشم پێخۆش بوو کە ئێوەم لە نزیکەوە بینی بە ئێوە ژمارەی هاوڕێکانم زۆر زیاتری کرد من بەو هیوایم کە هەمووتان لە داهاتووە بن بە کەسێکی باش بۆ وڵاتەکەتان بەو هیوایم کە هەمووتان ببینمەوە ببن بە کەسێکی باش بۆ خزمەتی نیشتیمانەکەتان لێرەیە کۆتایی بە بەرنامەکە بێنە هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حافیز